بەڵێ بینەرانی عزیز دووبارە سەڵاو و پێشەوەی بڕۆمە لای مامۆستا ڕێبوار بۆی وەڵامی پرسیارەکانم باتەوە پرسیاری میوانەکان باتەوە ببورن پێم خۆشە ڕوونکردنەوەیەک بەم لەسەرەوەی کە بە گوێرەی یاسای کاری ڕۆژنامەنووسی کە لە ساڵی 2007 بوو بە یاسای ژمارە 35 ناو دەبرێت هیچ ڕۆژنامەنووسێک بە پێی قانون نابێت دەستگیر بکرێت وەکو کاکەیە لە قسەکانی ئاماژەی پێدا بۆ ئەوەی مەسەلەکە زیاتر ڕوون بێت مامۆستا فەرموو وەڵامەکانت من کۆمەڵە سەرنجم پشتر لە گەڵاڵە بوو دەرفتم گەر بە کورتی بێ زۆر باشە بەخێرایی لە ماوەیەکی کەممان لە کوێی قسەکانی زۆرتر قسەکانی کاک فازڵ یەکە من بەڕاستی بەنسبەت مامۆستایانی ئاینیەوە من بەسێ قۆناغەتوانم باسی هەڵوێستی مامۆستایانی ئاینی بکەم لەم قەزیە کە هەڵوێستێکی زۆر شەریفانە و مەردانە بوو و هەڵوێستێک بوو ینی بەیش ئاژاوە جێڕی نەبووان پێشەنگ نەبوون لە ئاژاوە جێڕی یەکەم عینەن بە دەنگەوە هاتنیان و پێشکەوتنیان بە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگە لەو لەسەرم هەڵوێستانە شتێکی سروشتی و مافی سروشتی خۆیانەوە بێ ئەمەش بکەن ئەو ئەرچی وەزیفە یەکەمیانە دووهەم ڕێگای چارەسەریان ڕێگایکی زۆر تەندروست بوو بەڕاستی ئەبێ لەو ڕووە هەڵوێستی مامۆستایانی ئاینی بەرز بنرخێنرێت کە ئەوان لە مزگەوتێک کۆبنەوەی جەماوەریان کرد و پاشان سەرۆکی حکوومەتیان بینی و بەڵێنیاندا کە خۆپیشاندانەکە ڕابگرن هەتا ئەو کاتێک کە خواستەکانیان جێبەجێکرێت کە خواستی زۆرینەی میلەتە لە ڕۆژی خۆپیشاندانەیەکە مامۆستایانی ئاینی پێشەنگ نەبوون مامۆستایانی ئاینی دوای چوونە ناو خۆپیشاندانەکەەوە ڕۆڵیان بینی لە هێورکردنەوەی و دەنگ و خیتاب و تارەکانیان هەمووی تۆمارکرا و لە میدیاکان لێدراوەتەوە بۆیە مامۆستایان خیتابەکانیان هەمووی ئەو ڕۆژە لە بەردەمی پەرلەمان داواکاری هێمنیە لە سەرخۆییە و حتا یەکێ لە مامۆستایانی ئاینی ئەڵێ کاکە ئێمە شتەکانمان زۆر باش کرد ئێوە لێتان تێکداین ینی ئەمە تۆمار کراوە لە بەرەوە هەڵوێستی مامۆستایان دووهەم لەسەر خۆپیشاندانەکان بەداخەوە ینی زۆر کار خۆپیشاندانەوەی بەخواستی خەڵک بێ نەک بەخواستی دەستەڵات بەداخەوە ینی لە هەرێمی کوردستان کاک فازڵ وا دەرەخابێ خۆپیشاندان لەسەر ئەوە بکەین نابێت دەستەڵات ینی مەودای خۆپیشاندان بۆ خەڵک دیاریکە کاکە ئەوە لە وڵاتە دیکتاتۆرەکانە کە دەستەڵات بۆچی بێ خەڵکە هێنێتە سەر شەقام و بۆچیش نێوە نایاڵە بێ خەڵک خواستی خۆی هەیە داوای خۆی هەیە مەطلبی خۆی هەیە مەطلبەکانی مەطلبی قانونین حەقی سروشتی و مافی خۆیانن بۆیە ئەو خەڵکە کە دێتە سەر شەقام ئەو خواستانە ئەگەێنێ ئەسڵەن ئەگەر دەستەڵاتێک نەتوانێت خواستەکانی خەڵک لە ناو خۆی جێبەجێ بکە ناتوانێت دواتر بۆ پرسە چارە نووسازەکانی بێنێتە سەر شەقام بۆیە بەداخەوە ئێستا بۆ پرسە چارە نووسازەکان جۆرێک لە ساردی و لە سستی ئەبینی لە ناو زۆرینی هەر زۆری میلەت مەسلەیەکی کە خۆپیشاندان هەر ئەوە نییە کە بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە بچێت لە زۆربەی زۆری وڵاتە پێشکەوتوەکانی زۆرجار ئاژاوە جێڕی کەوتە خۆپیشاندانەکانەوە قەزەیەکی کە من بەداخەوە لەم دەستەڵاتی ئەمە شتێک بێوە گەورەیەکە شتێک بێوە بچووکێکە بەردبارانکردنی پەرلەمان کارێکی خراپە ئیدانەیەکەین بەتوندی بەڵام ساڵێک بەر لە ئێستا وەزارەتی خوێندنی باڵا بەردباران کراوە تەماتە باران کرا بۆچی قسەی لەسەر نەکرا بۆچی ئەوە هەڵوێستا ئەو قەزیە بەڕاستی بێدەنجی لەسەر کرا بۆیە هەندێک قەزێک کە ئەویسترێ گەورە ئەکرێ هەندێکی کە ئەویسترێ بچووک ئەکرێتەوە کامە مەسەلەی سیاسی لە پشتەوەیە قەزەیەکی کە بەڕاستی ئەو ناڕزانەی خەڵکە من بەڕاستی بە پێویستی ئەزانم بیڵم هەندێکی ئێمە بزانین ینی ئەوەی ئەم ڕۆژە ڕوویدا بەشێکی زۆری دکتۆر جوان ئاماژەی پێکرد ئەو خەڵکە بە شێوەیەکی جاروێ بە شێوەی عەفەوی دێ بەڵام نیگەرانە خواستی کەی هەیە ئەو خواستانەی لە دەرفەتێکە گەڕێ بۆی ڕق و تووڕێیەکانی خۆی دابرچێنێتەوە بۆیە من لە دەستپێکا وتم باشترە ئێمە قسە لەسەر هۆکار بکەین ئەبێ حکوومەتی هەرێم و دەستەڵاتداران بێن ئەو هۆکارانە چارەسەر بکەن بۆی خەڵک لەم ناڕزایی مامۆستا وەڵامی پرسیارەکان ئەوەی کە ئاراستەی من کرا یەکەم ئەوە بوو کە گوترا بۆچی لایەنە سیاسیەکان لەسەر مێزی دایالۆگ ئەمە چاک نەکەن جارە من بەڕاستی پێم وایە تەمەنەوە ئێمە نین کەسمان تۆمەتبار کردووە ئێستا ئەگەر قسەیەکە بێ ئیسلامیەکان تۆمەتبار کراون بۆیە تۆمەتبارکردن پێویستە پرسیار لە دەستەڵاتداران یا با بڵین لە لایەنە دەستەڵاتدارەکان بکرێ وەکو جاری یەکەم گوتم من بەڕسمی نەمبیستووە کە لایەنێکی ئیسلامی دیاریکراو تۆمەتبار کرێەوە کارێکی باشە کە ئەمانە بەڕاستی بەهێمنی و لەسەر مێزی دایالۆگ چارەسەر بکرێن پرسیارێکە کە ئاراستەی مکرا ئەوە بووکە یان با بڵێن ئەو برادەرە باسی کرد کە لایەنە ئیسلامیەکان مست دەستپێک ئاماژەم بۆ کرد من لەگەڵەوە نیم کە ئەوە تەنها پرسی لایەنە ئیسلامیەکان بێ وفعلا ئەم قەزیە هی میلەتێک نیە هی ئومەتێکە ینی مەسەلەی دین هی ئومەتێکە لە ناویشیدا هی میلەتی کوردە کە زۆرینەی هەرە زۆری موسڵمانە و لایەنە ئیسلامیەکان ڕەنگە حەقێکی زیاتریان خزبێتە سەرشانی خۆیان بۆیە من هەر لە سەرەتاوە ئاماژەم بۆ کرد کە لەگەڵ ئەوە نیم کە ئەم قەزیە تەنها لایەنە ئیسلامیەکان حەسڕکەین بۆیە لایەنەکانی کەش بەجواب هاتوون هەندێکیان و زۆرینەی هەرە زۆری میلەتیش وەڵامی هەبووە بەڵێ سوپاس دکتۆر دێمە لای تۆ وەڵامی ئەو پرسیارانەی ئاراستت کراوە بەڵێ دۆستەمان پرسی یاسای ڕۆژنامەگەری کە ڕێگری لەو سوکایەتی پێکردانە کردووە بۆچی کە سنتەرێک ئەمە بە ئازادی کەسێک گەزانێ
ئێمە بێ بزانین ئەگەر بەمانە ناوبین ئازادی سنووری هەیە بە دوو شێوە ئێمە ئازادین لەوەی ئاو بخۆینەوە بەڵام کێ دایم دەمی لە کانی و کارێزەکانایە ئێمە ئازادین نان بخۆین کێ بەردەوام خەریکی نان خواردنە ئەمە لایەکی کەواتە کاتێک سیستەمێک دیسپلینێک هەیە بۆ جێبەجێکردنی لای دوو هەمەکەی ئەگەر ئینسان ئازاد بێ ئازادێکی ڕەها هەبێ هەرچی ویست بیکە کەواتە ئەوانەی تیرۆریستیش نازادن ئەوانەی تلیاکیش تیجارەتی تلیاتکیشەکەن ئازادن ئەوانەی ئینسانی شەکوژن لەسەر ناحەق ئازادن معنا بۆ ئازادی نامێنێ یعنی ئازادی ئەگەر ڕەها بوو یەکەم ئامانج لە تیرۆرکردنی ئازادی خۆیەتی ئازادی خۆی تیرۆرەکرێ بۆیە بێ یاسا هەبێ ئەم یاسایە ڕێکی بخابی پارێزێ بەڵام مامۆستا ئازادی میدیا لە پێناو بەرژەوەندی گشتیدا نییە بەڵێ بەدڵنیاییەوە یەکەم بنەمای یەکەم ئازادی سلوکە سیستەمی سیاسی دروست کردووە کە ناوی دیموکراسیە دیموکراسی ینی حکمی زۆرینە لە وڵاتەیە نەک زۆرینەی مطلق مسلمانە ئەوەشی کە لە مطلقات جێ نابێتەوە ئیماندارە یعنی جوولەکە و مەسیحی پێژەمە ئیمانیان بەخوا هەبوو دینەکانی ئەوان هەبوون اینجا ئیسلام هاتووە یعنی ئەگەر بێتە سەر ئەولەویەت دکتۆر مەبەستم لە بەراوردەکەی تۆ بوو لە نێوان کاری تیرۆریستی و بازرگانیکردن بە تلیاکەوە و لە بەرامبەرە شتێکی ترمانەیە کە ئازادی ڕۆژنامەنووسی ئازادیە کە زیان بە خەڵک بگەێنێ چێتە خانەی تلیاک و تیرۆرەوە هیچ جیاوازی نییە چونکە تۆ من پێم وتی تۆ ناڵی دیموکراسی لەسەر بنەمای ئازادیدا ئامەزرێ ئازادی یعنی جیاوازی ڕێزگرتنی ئەوانی تر کە تۆ ئینسانێک حورمەت بۆ کەرامەت بۆ شکۆمەندی بۆ جوامێری بۆ لە سەداسەدی کۆمەلگایەک دانەنێ ئەمە تهدیدکردنی کۆمەلگانیە لەلایەن کەمینەیە یەک کەسەوە لەبەرەوە بەڕاستی وەکەوەی ئیتالیای لێە من لەگەڵەوەی نیم دادەخان پرسی ئایا ئەو یاسایە لەگەڵ گرتنی سەر نووسەرەکەیەتەوە من طبعا باسم کرد لە ڕووی قانونی و لەبەرەوە لە نظامی عام و ئادابی عامیاوە یاسایەکەش معالەجەی نەکردووە حادادۆرە گەڕێتەوە بۆ یاسایەکی ئەسیلتر کە معالەجەی کردووە بەڵام ئەگەرەوەش نەبێ لە ئیتالیا کابرایەک زۆر بە ناشرینی فشیلەکەی خۆی کوشت سەرۆگۆزیرانی ئیتالیا داوای لە دادگا کرد داوای لە پەرلەمانی ئیتالیا کرد ئەگەر بۆ یەک سەعاتیش بۆ حکمی ئیعدام بژێڕنەوە بۆ وڵاتە بۆی ئەو تاوانباری کە پشیلەکەی کوشتۆ ئیعدام بکرێ نەگەو کەسەی کەرامەتی هەمومان و ئایندەی هەمومان و ئاینی هەمومان و ئایدۆلۆژیای هەمومان وا لێکا و ئەنواع خەڵک تی هەڵەدرێ ئەمنی ئیجتیماعی و ئەمنی سیاسی تێک بەرەیە ئێمە زۆر باشە شیعە و سونە زۆر جۆمان پێنایەن ئەگینایان توانی ئەم قەزەیە وا بخۆزنەوە وا گەورەیکەن لەم قەیرانەی ئێمە لەگەڵ ناوەندا هەمانە قوتمان بن بۆیە ئەمانی کە بیر لە استراتیژی ئەم وڵاتە ناکەنەوە بەڕاستی لەلایەن منەوە جێ هیچ ڕێزیاگرتنێنی لەگەڵەوەی حورمەتی ئینسانیان نەگرم لەگەڵەوەی نامەوە هیچ زیانیان پێ بگا بەڵام ناکرێ ئێمە بڵین ئازادی دەرفەتێکە بۆ ئەوەی تۆ چۆنە حەز لێوە بکە ئێمەش مەبەستمانەوە نییە کە پاساو بێنینەوە بۆ کارەکە مەبەستی منەوە بوو وەکو ڕۆژنامەنووسێک تەعاملکردن لەگەڵ قەزیی هاوشێوە ئەبێ بە یاسا مەڵی لەگەڵ بکرێ من لەگەڵ ئەوەیان هەموو شتێک ئەبێ بە یاساوە ئەو یاسایە تەنیا نابێ بۆ ڕۆژنامەنووسە بێ ئەبێ بۆ هەموو ئەوانی تریش بێ پێشێلکاری نابێتەنیا خۆپشان دەستگیر بکرێ ئەو هێزانەشی پێشێلکاریەکەن ئەو مەدەنیانەشی ئەفەرمێت بە بیئێمەوە تهدیدی خەڵکەکەن ئەوانە یەن بارگای خەڵک بۆ بارگای گۆڕان رادیۆی گۆڕان تەلەڤیزیۆنی گۆڕان لە یعنی مسلمانان چوونە سەری و ئەڵڵاهو ئەکبەر چوونە سەری ئەی بۆ سووتە یعنی ئەوە بارگەکانی یەکگرتووی ئیسلامی لە بادینان بۆیان لێهاو لێرە خەڵک کێ دەچێتە سەرلقی چوار ئێمە بێ تکا ئەەکەم ئەم کولتورە ئەبێ کۆتایی پێبێنین ئەو ڕۆژنامەنووسەی ئەو لایەنەی ئەو ڕۆشنبیرەی بانگەشە بۆ ئەماکە بانگەشە بۆ تێکچوونی ئاسایشی کۆمەڵایەتیەکە کەوتم یاریکردنە بە ئاگرێ کە دوای هەمومانە سووتێنێ ئەو فەرمووی بۆچی ئێمە پەنا نابین بۆ قەزا هۆکارەکانی زۆرە یەکەم تا ئیستا ئیدعای عام داواکاری گشتی سەر بەدەسەڵاتی تەنفیزیە سەر بە وەزارەتی عەدلە حتا سەرۆکی هەرێم لە دوا راپۆرتەکەی خۆیان داوای کرد کە پەرلەمان و دەسەڵاتی قەزایی و وەزارەتی عەدل ئیش بکەن بۆ ئەوەی دەسەڵاتی ئیدعای عام دەستەی داواکاری گشتی بەرنەوە سەر دەستەی مەجلیسی قەزایی تا ئیستایەک هەنگاویان نەناوە تا ئەمە نەکەین سەر بەدەسەڵاتی تەنفیزی بێ وەکو یعنی لەگەڵ ڕێزی زۆرمان ناتوانێت ئەو ڕۆڵە بینەکەیەتی ئەمەش بەس نییە ئەبێ بیشی گۆڕین نەک هەر ئیدعای عام بێ نیابەی عامە بێت چونکە لە ئیدعای عامە ئەوە توانێت تەنیا تحریکی دعوا بکە بەڵام کە بوو بە نیابەی عامە ئەتوانێت تحریکی دعوا بکە و تحقیقیش لە دعوایە بکە اینجا ئەمە خاڵێکیان خاڵی دووهەم ئەگەڕێتەوە بۆ ئەوەی خەڵکانێکن لە وڵاتە دەسەڵاتدارانێکن لە وڵاتەیە خۆیان بە گەورەتر لە یاسا ئەزانن خۆیان لە سەر و قەزاوە ئەزانن خۆ ئەوان پیان وایە یاسا خۆیان بینوسن چۆنە بێ خۆیان جێبەجێکەن حاکم خۆیان داینێن چۆنە بێ خۆیان بە قسەی حاکم سپاس دکتۆر کاگنەریمان من پێم وایە کاکۆچەر پرسیارێکی ئاراستەی من کرد باسی ڕۆڵی سلبی ئەو هێزانە دەڵێ هۆی چییە نەتوانراوە کە ئەو هێزانە بە مەدەنی بکرێن من پێم وایە دەمێکە قسە لەسەر ئەم بابەتانە دەکرێت و هۆکارەکەشی دیارە و ئاشکرایە شێوەی
پێکهاتەی ئەم هێزانە ئەو ئەجندایی کە لە پشتی وێتی و ئەو بەرژەوەندیانەی کە پێ هەڵەسوڕێنرێ و بەتایبەتی هێزە هەواڵگریەکان و دەستگا ئەمنیەکان بە کاملی حیزبین و سەر بە حزبی دەسەڵاتن لە هەولێر و لە سلێمانی سەر بە حزبی دەسەڵاتی ئێرن و لایەنێکی تریشی تێدانیە و ئەگە لایەنێکی تریشی تێدا بێ و جاسوس تەعاملی لەگەڵا ئەکرێ و دەگیرێت تەنانەت ئەگەر سەر بە حیزب هاوپەیمانەکەیشی بێ ئەمە نووسراوێکەکە لە سەرۆکاتی پەرلەمانەوە بۆ ئێمە هاتووە مفەوەزێک تەنها دەرکەوتووە لە ئاسایشی سلێمانی کە لایەنگیری پارتی دیموکراتی کوردستانە 7 ڕۆژ لە سژن نابووە ئەڵێ وەکو جاسوس تەعاملم لەگەڵا کراوە داوای کرد لە سەرۆکاتی پەرلەمان کێشەکەی بۆ چارەسەر کرد و فەسڵش کراوە و ئەمە داواکاری 73 پۆلیسی هاتوچەیە کە لە هەولێر دەوامەکەن لە بەرەوە یەکێتین ئەبێ بێن لە کۆیە دەوام بکەن ڕێگان نادەن کە پۆلیسی هاتوچەن کە ئەمە شتێکی سیاسی نیە شتێکی مەدەنی و چەندین نووسراوی تریش کە ئەمانە بە فەرمی دێتە لای ئێمە بۆیە ئەم هێزانە تاوەکو ئێستا لە چوارچەوەی ئەجندای حیزبیە کار دەکەن بۆیە ناتوان ڕۆڵی باش بگێڕن و ناتوان سەروەری یاسا بکەن و ناتوان ئیجرئاتەکانن جێگەی متمانە بێ بە هەموو شێوەکانی بەڵێ پرسیارەکە ئەوەیە من جوابی پرسیارەکە دەمەوە چیوە بەڵێ نەتوانرا بە مەدەنی بکرێت دیارە ئەو ڕۆڵی کە باسی پەرلەمان دەکات بۆچی پەرلەمانی توانێت ئەومە بگێڕێ هەر ئەو ڕۆڵی کە حکوومەت دەیگێڕێ وارە ئەو ڕۆڵی حزب دەیگێڕێ لە هەردوو ناوچەکەدا هەر ئەمان ڕۆڵ لەناو پەرلەمانیشە دەیگێڕێ بەداخەوە پەرلەمان لە ڕووی دەرکردنی یاساکانیشەوە کەم و کورتی زۆرەی لە ڕووی ڕقابەوە بەڕاستی من پێم وایە لە ئاستێکی زۆر لاوازدایە و بەدەمی وەنایە و تەنانەت گوێ لە ئەندا پەرلەمانەکانی دەسەڵاتیش ناگیرێ لەو بوارە بەتایبەتی کە چۆ بواری ئەمنیەوە ئەوە هەردێزە بە دەرخۆنە دەکرێت و چەندین نووسراوانە لایەکە هەر جوابیشمان نادرێتەوە بۆیە ئەم هێزانە تاوەکو لەژێر چنگی حیزبی نێتە دەرەوە نەخرێنە چوارچەوەی یاساوە و پەروەردەی نیشتیمانی نەکردن پەروەردەی یاسایی نەکردن پەروەردەی فێرکردنی پاراستنی مافی مرۆڤ نەکرێن و ئەم هێزانە مافەکانی خۆشیان پارێزراونێ وەکو ئەو باسم کرد ئەوە مەتاڵیبەکان بۆچی لە پەرلەمانەمە ناکەنەوە کاک کردومانە و هەر لە چوونە ناو پەرلەمانمانەوە چەندین پرۆژە یاسامان پێشکەش کردووە بۆ ئەوەی کاری ئەنجامی هەبووە نەخێر هیچ ئەنجامێکی نەبووە لەبەر ئەوە ئەندام پەرلەمانەکانی بەرامبەرمان لە دەسەڵات بەداخەوە هاوکارمان نین لەبەرەوە لایەنە حیزبیەکانیان بەرژەوەندەکانیان بەستووە بە پارێزگاریکردنی ئەو هێزانە من پێم سەیرە یعنی سەرۆکی حکوومەت کە ئێستا سەرۆکی نوێی حکوومەتە لە کابینەی پێنج خۆی لە کۆتایی مەهامەکە وتی من هێزی ئاسایش پێشمەرگە لەژێر دەسەڵاتی منان نەبووە ئەمە اعترافی خۆیەتی من پێم وایە هیچ تەفسیرێک هەڵناگرێت کە ئێمە باسی لێ بکەین بۆیە ئەو هێزانە ناتوانن نوێنەرایەتی ڕاستەقینەی هەموو خەڵک بکەن و خەڵک هەموو پشتگیری بکە و متمانەی بە ئیجرئاتەکانیان هەبێ بۆیە هەمیشە بەکار ئەهێنن لایەن حیزبەوە ڕۆڵی سلبیان پێ ئەگەڕێ ئەگینە ئەگەرەکە بخرێن چوارچەوەی یاساوە دەتوانن سەروەری یاسا هیچ وەڵامێک ماوە من پرسیارێکی ترم ئارەسە نەکردم سپاس کاک فازل دێمە لای تۆ لەبەرەوەی زۆربەی پرسیارەکان ئاڕاستەی تۆ کرا تا بکرێ بە کورتی بێ بۆەوەی تەواوی پەیامەکانێ بگەێنی زۆر سپاس وڵاجا حەقە ڕێگەشم پێ بدەی یعنی وڵامەکان وەکو خۆی وە دووسێ تێبینیش لەسەر قسەی کاک ڕێبوار و کاک نەریمان هەیە ئەوەی کاک ڕێبواری شارەتی پێدا من نەموتەوە مامۆسای ئاینی ئاشاوە گێڕن ئەبەدەن ئەوە قسەکە دیارە کە کراوە ئەڵێم مامۆسای ئاینی تێدا بووە ئەو وەسعە نەک مامۆسای ئاینی بەعام ئاژاوە گێڕی من هەمیشە ڕێزم بۆ مامۆستای ئاینی هەیە و بە حەقیقەت ئەوەی مامۆستای ئاینی دوێنێ شەوکردی من بەش بە حاڵی خۆم پێی سەرسام بووم و دەورێکی زۆر کورتپەروەرانە نیشتیمان پەروەرانە بوو و هەستکردن بوو بە مەسئولیەتی ئەمڕۆی هەرێمی کوردستان ئافرم بۆیان خاڵێکی تر کاک ڕێبوار ئیشارەتی پێکرد من دیسان نەموتووە دەسڵات ئەبێ دیاری بکە خۆپیشاندان چۆن خۆپیشاندانەکە یعنی مەطلبەکەی چییە مەطالیبەکەی چییە بەڵام ئەبێ خۆپیشاندەر پێشتر داوا تەقدیمی لایەنی پەیوەنددار بکە بۆ خۆپیشاندان لەبەر کۆمەڵێەوە یەک لەبەر پارێزگاریکردنی خۆپیشاندەران لە لایەنی ئەمنیەوە دوو لەبەر پارێزگاریکردنی سامانی گشتی لەو شوێنی کە خۆپیشاندانەکەی تێدا دەکرێت سێ لەبەرەوەی لایەنی تێکدەر وەکو ئەوەی هەشتی مانگ تێکەڵ بە خۆپیشاندەران نەبێ و داوارڕەواکەی خۆپیشاندار تێکەڵ بەکاری ئاژاوەگێڕی نەکرێ و ون نەبێ ئەمە ئەوەیە نەک من وتبێتم ئەوەی کاک نەریمان ئیشارەتی پێدا بە حەقیقەت مەسەلەی هێزە ئەمنیەکان گوایە لە هەولێر سەر بە دەسڵاتە و لە پارتیە و لە سلێمانی سەر بە پارتیە ئێمە حقیقەتێکی هەمومانی زانین بەڵام هەموو جارێ ئەمە تیکرار دەبێتەوە لە مێزگەردەکان لە بڵاوکراوەکان لە ڕاگەیانەکان بڵاو دەبێتەوە ئێمە بەبێ ڕاکردن لێی لە پارتی و لە یەکێتی بە تایبەتی بە قۆناغێکی تاڵدا تێپەڕێوین لە هەرێمی کوردستان لە ڕابردوو ئەویش لایەنی دوو حیزبی دەسڵات لایەنی وەزئی شەڕی ناوخۆ ئەو هەموو مشاکیل و تاڵ و هەوراز و نشێویانەی
کە تووشی خەڵکی کوردستان و پارتی وێکێتی بوو. بەڵام ئایا من لە کاگنەریمان و لە سەرجەم خەڵکی کوردستانیش ئەو پرسیارە ئەەکەمیان لەوانەیە کە ئەم شتە بۆتە وەهمێک لایەن ئەو هێزانی کە ئێستاکێ لە بەرەکانی جەلەولا و خانەقین و کەرکووک و ناوچەکانی مووسڵن هەروەکو پارتیوێکێتی تەعاملەکەنیان وەکو دیفاعکردنی خەڵکی کوردستان لەوێ دیفاعەکەن و خەڵکانی بەرامبەری ئەوان تێ بزانێ ئەمە پارتیە شەهیدی نەکاو ئەوە یەکێتیە شەیدیکان ئەوە یەکێتیە شەیدی نەکاو ئەمە پارتیە شەیدی لەبەرەوەی ئەم حاڵەتە پارتی و یەکێتیش بۆ خۆیان ئەڵێن و بە تەئکید زۆر جار سەرۆکی هەرێم باسی کردووە سەرۆکی حکوومەتی پێشووە سەرۆکی حکوومەتی ئێستا باسی کردووە و ئێستا هەموو ڕێوشێنەکان لەبەرگیراوە بۆ یەک خستنی ئێمە زیاتر سێ لایەنمان هەیە کاکە یادگار کە زۆر جار لە خەڵکی کوردستان خەڵکانی ڕۆشنبیر خەڵکانی دڵسۆزی ئەم وڵاتە باسی دەکەن و گرفتێکی دەرونیە لای هەموو تاکێک و هەموو کەسێک ئەو کەسەی کە هەست بە مەسئولیەتەکە بۆچی ئەم لایەنانە یەکنی دارێمی کوردستان ئەویش مەسایلی هێزی پێشمەرگەیە لایەنە ئەمنیەکانە مەسایلی داراییە ئەمە هەرسیانیان کە جەنابی کاگنێ شیروان بارزانی کە کابینەی نوێی وەرگرتووە ئەم بەڵێنەی بە خەڵکی کوردستان داوە زەمانێکی ئەمەنە کورتی داناوە پێم وایە ئیتر گوناحەتەوە یعنی خەڵکێک بێ نەقد لەم ئیرادەیە بگرێ کە ئەڵێ لە ماوەی 40 ڕۆژ کەمتر لە 40 ڕۆژ ئەم هەموو دام و دەستگانەی کە ئێستا باسی ئەوەی لەکرێ سەر بە پارتیوێکێتی هەموو یەک بخرێتەوە ببێتە مڵکی میلەت و لە ڕابردووش مڵکی میلەت بووە بەڵام دیارە کۆمەڵێک لە لایەنەکان بە تایبەتی لایەنی ئۆپۆزیسیۆن ئەمە هەمیشە بۆ تەگرەیەکی دەرونی لایەن یعنی وا تەسەوریان کردووە کە زۆر جار جەنابی سەرۆکێرم بە تایبەت لەو ڕۆژانە ئەڵێ ئەگەر جارێکی تر لە کوردستان شەڕی ناوخۆ دروست بێتەوە من پێم چارەسەر نەکرێ ئەم وڵاتە بەجێت هێڵم بەڵام ئەوان هەمیشە وا تەسەورەکەن شەڕی ناوخۆ دروستە بێ ئەوان هێزیان نییە ئەمە وەهمێک بیرکردنەوەیەکی خراپە و بیرکردنەوەیەکی وەزوڵم دەکەن ئەچمە سەر پرسیارەکان بەڵێ یەکەم پرسیار کاکە عەبدوڵڵا کە باسی ئەوەی کرد کە گوایە مامۆستا دەوری خراپی هەبووە نادانم مامۆستای ئاینی مەبەستێتیان مامۆستای قوتابخانە و زانکۆکان پێم وانە نە من و نە کەس و نە هیچ لایەنێکیش لە کوردستان توێژێک جیلێک بە عام خەتابار بکەین بەڵام لە هەموو چین و توێژەکانی ئەم هەرێمەی ئێمە خەڵکی زۆر مەخلیس و زۆر دڵسۆز بەم ئەزمون و هەرێمە و بە گەنجەکانی ئەمڕۆی هەرێم هەیە و لە هەمووشە خەڵکی خراپ هەیە و بە تایبەت ئەوانەی کە ئەمڕۆ زیاتر چونکە هەتا لە ئاینی ئیسلامە ئەڵێ دوو لایەن زیاتر بەرپرسیارن لە تربیەت و ئیدارەدانی وڵات حاکمی وەخت و مامۆسای ئاینی ئەمانە مەسئولیەتی تاریخیمان دوو خولەکردماوە دوای گلەیمان لێ نەکرد وڵات جاخۆ بەنیو سەعاتاوە نابمەوە ئەوە بە حەقیقەت من نەموتەوە دەوری خراپیە بووە کاکە ئاری لێراژ من نەموتوە لایەنە ئیسلامیەکان ئەڵێم خەڵک دەستی تێدا هەبووە جار لایەنیان غێری لایەنە خەڵکی دەرەکیان داخلیە بە تەکی دەستی لە ناو ئاژاوەی ڕۆژی هەشتی پێنجی هەولێردا هەبوو من پەنجەی تۆمەتم بۆ هیچ کەسێک دەرێژ نەکردووە کاکە جەمال باسی دەوە دەکا کە من ناوی ئەو مامۆسایە بڵێم کە دەوری ئاژاوە گێڕی بینیوە بە حەقیقەت من لایەنی دادگا نیم یان دادوەر نیم ئەوە گەڕێتەوە بۆ دادوەرەکان بۆ مەحاکەمە بۆ لایەنە ئەمنیەکان لە کوردستان ئەو دادەیە ئیشارەتی بەوەدا کە گوایە هەموو جارە ڕقوچینەوە وا لە خەڵکە کاکەوە ئەو حاڵەتانە دروست ببێ من هیوادارم ڕقوچینە نەکا داوا و مەطالیب و داخوازی و پێشکەوتنی وڵات وا هەر لە ئێمە و لە هەر تاکێک و لە ئامی کۆمەلگای کوردستان کە بە خۆپیشاندان بێ یان بە هەر شتێکی تر بێ ئێمە داواکانمان تەقدیمی دەسڵات لە هەرێمی کوردستان بکەین کاکە ڕێکەوت قسەی ئەوەی کرد لەسەر ئەو ڕۆژنامەی ئەوەش بە حەقیقەت گەڕاوەتەوە بۆ لایەنی دادگا و لایەنی پەیوەنددار بەمە کە پاش تحقیق ئەو مەسەلە دەربخەن کە گوایە ئەو ڕۆژنامە نووسە کێیەکە دەوری ئاژاوەگێڕی بینیوە خۆی ئەسلی ئاژاوەگێڕیەکە بە حەقیقەت ئەو کەسەیەکەوە ئەو بڵاوکراوەی دەرکردووە جا بەچی مەطلبێک دەری کردووە ئەمە لایەنێکی ترە کە تعدای لە هەموو تاکێک لە وڵاتی ئێمە لە هەموو ئایندارێکی وڵاتی ئێمە کردووە بەڵام من ئومێد دەکەم هیچ کەسێک لە وڵاتی ئێمە بە تایبەتی لە کوردستان خۆی نەکاتە دەم ڕاست و دەمسپی ئاینی ئیسلام و خوا هەمومان پەیوەندی ڕاستەکەمان وتە دووەرەگرم وڵا جا هەندێکم ماوە گەر لە زمنی ئەوانەی وەڵامی بێتەوە زۆر سپاس دەکەم چکان دێجار پرسیارەکان دووبارەشی تیا بوو ئەوەی ئیشارەت وڵام دایەوە کە مەسەلەی خۆپیشاندان
بە حقیقت مافێکی ڕەوای خەڵکی کوردستانە ئێمە لە پێش خۆپیشاندان و لە پاش خۆپیشاندانی هوتومانە خۆپیشاندانێکەوە داوا و داخوازی خەڵکی تێدا جێبەجێ بکرێن نەک ئاژاوە گێڕی ئەوەی کاک دکتۆر وڵامی دایە من وڵام نادەمە کە گوایە چەند هاوکاتە بەڵام من تەنها یەک وڵام ئەڵێم بە حقیقت من ئەڵێم پیشە هەموو پێشەیە گرنگە بەڵام ئەوەی پەیڕەوی پیشەکە دەکات کێیە و گرنگەکەی چەند پێ ئەدا یعنی پیشەکە لە کەدار دەکات یان پیشەکە ئەکاتە وەسیلەی خزمەتکردن بۆ خەڵکی کوردستان کاکە سەروەت ئەڵێ گوایە پارتی لە پشت ئەو ئاژاوەی هەولێرەوە بۆ ونکردنی سەردەست عوسمان ئەمە بە حقیقت زوڵمێکە و هەموو جارێ ئێمە ئەڵێن با ئێمە پێش بڕیاری پێشوەختە نەدەین و پارتیژێکێکە لەو حیزبولایەنانەی کە ناڵێم لە هەموو کەسێک زیاتر بەڵام بەقەدەر خەباتی خۆی و مێژووی خۆی هەست بە مەسئولیەت و پارێزگاریکردنی ئەمنیەتی ئەم وڵاتە ئەکا لە هەرێمی کوردستان دواوتت زۆر بە کورتی من داواکارم هەموو تاکێک لە هەرێمی کوردستان خۆی بە بەرپرس بزانێ بەرامبەر بە هەرێم بە ئەم ئەزمونە نەک بەو شکڵی بیر بکەینەوە ئەمە ڕۆژنامەیەکە من پێمە گەنجێک لە ڕۆژی هەشتی مانگ گوڵێکی هەڵکەندووە ئەی پێچێتە پارلەمانی کوردستانەوە ئەمە ئایا ئەم گەنجە ئەگەر بیرکردنەوەی خۆیەتی زۆر خەتەرە ئەگەر کەسێک وا پەروەردەی کرد بێ زۆر زوڵم لە وڵات و میلەتە ئەکا چونکە گوڵێک وەکو ئەو شەو مامۆستا ئاینەکان ئیشارەتیان پێدا بە دەیان دۆلاری پێدراوە بۆ جوانی ئەم وڵاتە بەڵام گەنجێک کەڵیکەنێ و بیپێچێت بە شەرعیترین دام و دەستگای هەرێمی کوردستانەوە کە شەترێکە هەموو بیر و ڕاکانی کۆکردێتەوە لەژێر دواوتەی تۆ زۆر بە کورتی نام بەدەم ڕووداوانە یاسامان پێ لەکە دار بکەن نابێ ڕوبەری ئازادیەکان بەرتەسکەنەوە نابێ ئاشتی کۆمەڵایەتی تێک بن نابێ حرمەت و کەرامەتی ئینسان تێک بن نابێ پاسایە بن بۆ دەسەڵات بۆی کە نەیتوانیوە بیکادیان ئەوەی کە تەواوی نەکردووە لەگەڵ خەڵکا تەواوی کات بڵێ مامۆستا دواوتەی تۆ من بە دوو کلمەی کورت کۆتایی پێهێن من پێم وایە ئەوەی کە شەوی ڕابردوو ئێمە بینیمان لە دەستگاکانی ڕاگەاندن لە پەخشکردنی وتاری مامۆستایانی ئاینی کارێکی زۆر باش بوو ئەگەر ئەوان پێش ئەو ڕووداوە مەبەستم کەناڵەکانی بەتایبەت پارتی دیموکراتی کوردستانە لە هەولێر کە ئەم شەو نەقڵیان کە زۆر بەباشی ئەگەر پێشتر مؤتەمەرە سەحەفیەکەی نێوان سەرۆکی حکوومەت و ئەو مامۆستا ئاینیانیان نەقل کردبە ئەگەر پێشتر وەکو پەیام وسپێدە هەر ئەو شەوە میوانداری ئەو مامۆستایانیان کردبە کە خۆپیشاندانەکەیان ڕاگرتووە خۆپیشاندان ناکەن ئەم ڕووداوانە ڕووی نەئەدا و پێشم ئەبێ حکوومەتی هەرێم وەک دوا قسە ئەیڵێم ئەبێ حدێک بۆ سوکایەتیانە دابنێت تام سوکایەتیانە بەردەوام بن ئەم کارانە بەردەوامە بن چونکە ئەمە نمونی گۆڤاری چرپە نمونەیەکێتی لە چەندین گۆڤاری کە فیستیڤاڵی کەش ئەم سوکایەتیانە کراوە ئەگەر حدێک بۆ ئەمانەدانێ ڕەنگە فەوزای گەورەتر بێن کاک نەریمان دواوتەی تۆ واللهی من هەندێک شت هەبوو بۆ نمونە کاک فازڵ هەندێک فەلسفەی زۆر سیر و سەمەری باس کرد باسی ئەوانەی کە کێشیان هەیە کە لە هەولێر کێشە ڕوونادا و ئۆپۆزیسیۆن هەمیشە گرەی دەربنی ئەوان هەیە کە هێزی تایبەتیان هەیە لە کاتی ڕوودانی شەڕی ناوخۆ بەڕاستی ئەمە منطقێکی زۆر سەیرە ینی و خۆپیشاندانەکانیشی تەسنیم کرد نەڵێم لە کاتی شەڕی تۆ بەرحاڵ پاشان مبەڕی هێناوە بۆ ئەوەی کە ئەو هێزانەی لە سنوورەکانی ناوچەی داگیرکراوەکانن کە ئەکوژرێن وەکو یەکێتی پارتی ناکوژێن و کوردە کوژرێن منیش دەڵێم ڕاستە بەڵامەکو ئەو معاناتانەی کە دروست بووە لێ ئەو خەلەلانەی کە دروست بووە بۆ هۆیەوە بەڕاستی کاریکرۆ سەر کێشەی نەتەوایەتیمان منیش دەڵێم هێزان بە هێزی نەتەوەیی بن و باسی لە یەکگرتنەوە کرد ئەو یەکگرتنەوەانە یەکگرتنەوەیەکی شکلیە من یەک شت بۆ باسەکەم کە دەستگای ئاسایش ئەلەم ڕۆژانەیەکی گرتەوە لە سلێمانی دکتۆر خەسرە و مباشرەی کرد یەک نوێنەری پارتی دیموکراتی کوردستانی تیا نەبوو یەک نوێنەری حکوومەتەکەشی تێدا نەبوو کە دەبوو لە هەولێر ئەو دەستگایە یەکی بگرتایەتەوە لەوێدا بنرایە بۆیە دەڵێم هەموو ئەم قسانە هەمیشە کراوە و دەکرێتەوە ئەمەش بەرژەوەندی حزبەکانە بۆیە من دەڵێم ئەو هێزانە دەبێت بەرژەوەندی میلەت بپارێزن و بەرژەوەندی هەمومان پارێزن و دیفاع لە هەمومان بکەن و زمانیش ئەوەیە کە شەڕی ناوخۆ ڕوونەداتەوە نەک کە شەڕی ناوخۆ ڕوودەداتەوە و ئۆپۆزیسیۆن پێی وایە کە هێزی چەکداری نییە ئەمە بەڕاستی سقافەتێکی خراپە کە ئێمە باسی دەکەین لە هەرێمی کوردستان کە نەگەیشتنە بەڵێ کاک نەریمان عەبدوڵڵا پارلەمانتاری کوردستان دکتۆر هەڤاڵ مامۆستای زانکۆ کاک فازڵ بەشارەتی پارلەمانتاری کوردستان مامۆستا ڕێبوار حەمەد ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی سوپاس بۆ ئامادەبوونتان بینەرانی عزیز زۆر سوپاسی ئەو خوێندکارانەش دەکەم کە ئەمڕۆ ئەرکیان کێشاو لە بەرنامەکە ئامادە بوون و زۆر سوپاسی ئەو ستافە دەکەم کە لەگەڵم ماندوو بوون بۆ گەیاندنی ڕەخنە و پێشنیازەکانتان و ئامادەبوون لە بەرنامەکانی داهاتووی بەکراوەی دەتوانن پەیوەندی بکەن با لینکی بەکراوەی لەسەر ماڵپەڕی کۆمەڵایەتی فەیسبوک کە لەسەر شاشەکە دەردەکەوێت کاتێکی خۆش و مەڵتانەوە و خواتان لەگەڵ